سڵاو خۆشەویستان لەوانەیەکی تری فێربوونی زمانی ئینگلیزی لە خزمەتتانە. سەرەتا هەموو بابەتەکە ئەخوێنمەوە و پاشان ئەگەڕێمەوە بۆتانەکەم بە کوردی. Mr. and Mrs. Yates had one daughter. Her name was Carol, and she was 19 years old. Carol lived with her parents and worked in an office. She had some friends, but she did not like any of the boys very much. Then she met a very nice young man. His name was George Watts, and he worked in a bank near her office. They went out together quite a lot, and he came to Carol's parents' house twice. And then last week, Carol went to her father and said, "I'm going to marry George Watts, Daddy. He was here yesterday." "Oh, yes," her father said. "He's a nice boy, but has he got any money?" "Oh, man, all of you are the same," the daughter answered angrily. "I met George on the 1st of June, and on the 2nd he said to me, 'Has your father got any money?'" ئێستاکە ئەگەڕێنەوە بۆ سەرەتا. بەڵێ عەزیزان، Mr. بۆ پیاوە بێ واتە کاک، and Mrs. واتە خاتوون بۆ خاتوون، Yates واتە کاک و خاتوون. Yates دیارە نازناوی پیاوەکەیە، بەڵام ژنیش کە کەسێک شووەکە بە کەسێک ناونیشانی پیاوەکە ئەبێتە لەیبڵ بۆ ئەمی تریش، واتە Yates ناونیشانی عایلی پیاوەکەیە کە ئێستاکە بۆ بەهی خێزانی Mr. و Mrs. واتە ژن و مێردەکە هەردووکیان ئێستا پیانەوترێ Yates. Had one daughter واتە کچیکیان هەبوو. had هەیان بوو. one daughter یەک کچیان هەبوو. Her name واتە ناوی کچەکە چی بوو؟ was Carol، ناوی کارۆڵ بوو. And she was 19 years old. She was واتە ئەو چۆن بوو؟ 19 years old، تەمەنی 19 ساڵان بوو. Carol lived، کارۆڵ ژیا واتە ئەژیا، with her parents، لەگەڵ دایک و باوکی. بەڕێزان، ئەمە یەکێکە لەو وشانەی کە زۆرینە بە هەڵە ئەیڵن. من خۆم لەوە ئەچێ دەرسم بە زیادلە 2000 نەفەر وتبێتەوە، و زۆربەی گروپەکان ئەم پرسیارم لێ کردوون، چ لە قوتابخانە بوو بێت، چ لە دەرەوەی قوتابخانە، ئەو هەموو دەوراتی کەوتومەتەوە و ئەو هەموو ئاستە جۆرا و جۆرەش. پێم وتون ئەم وشە چی نووسراوە؟ ئەڵێن پارێنت. بەڕێزان، ئەمە پارێنت نییە، بەڵکو parents بۆ شێوازە. And worked، طبعا کە بە ئەمریکی لێڵی worked، بەڵام ئەگە بە بەریتانی بڵێ worked بە قورک worked. In an office، لە دایرە، کەواتە Carol lived، کارۆڵ ژیا with her parents، لەگەڵ دایک و باوکی، and worked، و ئیشی ئەکرد in an office، لە دایرێک، ئەژیا و ئیشی ئەکرد لەگەڵ دایک و باوکی، ئەژیا و ئیشی ئەکرد لە دایرێک. She had some friends. She had ئەو هەیبوو some friends، هەندێ هاوڕێ، واتە هەندێ هاوڕێ هەبوو. But she did not like، بەڵام did not like any of the boys very much، بەڵام حەزی بە هیچ یەکێک لە کوڕەکان نەئەکرد، واتە حەزی بەو کوڕانە نەبوو کە ئەیناسین و هاوڕێی بوون. Then she met a very nice young man. Then پاشان she واتە کچەکە کارۆڵ met واتە گەیشت بەکێ a very nice young man. Man پیاو، young man پیاوی گەنج،
very nice زۆر باش very nice یانگمان پیاوێکی گەنجی زۆر باش nice بۆ ئینسان کە بەکارهاو مەبەستیەوە نیە جوانە بەڵکو مەبەستیەوەی باشە his name ناوی کوڕەکەچی بوو was George Watts ناوی George Watts بوو and he worked و ئەو ئیشی ئەکرد in a bank لە بانقێک near her office لە نزیکی دایرەکەی ئەو لە نزیکی ئۆفیسەکەی کە ئەو ئیشیە کرد they ئەوان واتە کارۆڵ و جۆرج went out together پێکەوە ئەچوونە دەرەوە quite a lot بۆ یعنی زۆر بە تەواوی زۆر ئەچوونە دەرەوە واتە زۆر ئەچوونە دەرەوە پێکەوە and he came to Carol's parents' house twice he came واتە جۆرج هات to Carol's بۆ کارۆڵ parent دایک و باوک house ماڵ واتە خانوو twice دووجار واتە دووجار هات بۆ ماڵی دایک و باوکی کارۆڵ لە کوردیە ئەڵێ ماڵی دایک و باوکی کارۆڵ لە ئینگلیزی ئەڵێ Carol's parents' house ئەگەر تەماشا بکەن لێرە کۆما ئێسا بەڵام لێرە ئێس کۆمایە ئەمە چییە؟ کارۆڵ یەک نەفەرە کۆتایەکی ئێڵە کاتێک ئەڵێ دایک و باوکی کارۆڵ ئەمە من بڵم کارۆڵز پێرنتس ئەم ئێسا وەکوی کوردی وایە چۆن ئەڵێم دایک و باوک کارۆڵ دایک و باوکی کارۆڵ ئەم یایە لە جێ ئەم ئێسەیە بۆیە کۆما ئێسدا ئەنی لە جێی یاکە لێرە کە ئەڵێی پێرنتس هاوس ئەمە ئێسی خاوەندارێتی وشت نییە ئەمە ئێسی خۆی پێرنتەکە ئەم ئێسە ئێسی ئەم پێرنتێ واتە ئەم وشەیە خۆی چییە پێرنتس بەڵام ئەگەر بڵێ ماڵی دایک و باوکی ناکرێ بڵێ پێرنتس س هاوس ئیتە خۆی سە کۆتایەکی تۆ لە جیاتی کۆما ئێسدانی بەس کۆماکە دائەنی لە نووسینە کە ئەڵێی پێرنتس هاوس واتە دوو س ناڵی سس هەر یەک جار ئەڵێ س بەڵام ئەم کۆمایە نیشانەی ئەوەیە کە ئەمە لە بری خاوەنداریەتێکەش هەیە لێرە ئەم کۆمایە لە بری ئەو کۆما ئێسێ parents house واتە ماڵی دایک و باوکی کە ئەمە زۆر گرنگە و زۆرجار لە مەکتەب ئەڵێن چی ئەڵێن ئەگەر وشەکە خۆی کۆتایەکی ئێز بوو کۆماکە لەم دیوەوە دابنێ و ئەگەر وشەکە خۆی ئێز نەبوو کۆماکە ئەمە قسەیەکی هەڵەیە ئەمە زۆر قورسە ئەمە وا ئەکا کە تۆ مێش کرد بیر لەوە ئەکاتەوە یعنی کۆماکە لەم دیودانە یا لەو دیودانە بەڵام نە ئاسانەکەی ئەوەیە ئەم وشەیە خۆی کارۆڵە کۆما ئێزدانی ئەم وشەیە پێرنتس هەر کۆما ئێزدانی بەڵام مادەم کۆتایەکی سە بەس کۆماکەدانی ئێسەکە دامەنێ کەواتەم ئێستا چییە؟ ئێستی خۆیەتی هاوس ماڵ خانوو خۆی ینی خانوو بەڵام تر لە کوردیا تۆ ناڵی خانووی دایک و باوکی کارۆڵ ماڵی دایک و باوکی کارۆڵ twice واتە دووجار ئەگەر بڵی یەکجار ئەڵێی once بڵی دووجار ئەڵێی twice تر دوای ئەڵێی 3 times 4 times 5 times بۆ شێوازە And then پاشان last week هەفتەی ڕابردوو Carol went to her father Carol ڕۆشت بۆ لایکێ her father باوکی and said وتی تکایە مەڵێ سەید بڵێ said is وەکو کوردی ئەڵێی سێ دێکی وەزاکە said وتی I'm going to من بەنیازم marry من بەنیازم هاوسەرگیری بکەم زەواج بکەم جۆرج واتس من بەنیازم شوو بکەم بە جۆرج واتس دادی بابا بەنیازم شوو بکەم بە جۆرج واتس He was here ئەو لێرە بوو yesterday دوێنێ وەکو بڵێ بیری باوکی خەتەوە ها دوێنێ لێرە بوو ئەمێ شوو بکەم بۆ کەسە Oh yes بەڵێ Her father said باوکی وتی تیچی He is a nice boy کوڕێکی باشە but بەڵام has he got any money هیچ پارەی هەیە بیری لای ئەوەیە کە پارەی هەیە ئای پیاوان کوڕە کچەکە ئەڵێ ئای پیاوان all of you are the same هەمووتان ئەڵێ یەکن the same واتە هاو شێوە هاو شکڵ هاو لێک چوون ببورن All of you are the same. هەمووتان وەک یەکن. The daughter answered. ئەمە کچەکە جوابیایەوە.
angrily بەتووڕەیی. I met George. من جۆرجم بینی. On the 1st of June واتە لە یەکەم ڕۆژی مانگی 6 جوون. And on the 2nd و لە دووەم جارە یا لە دووەم ڕۆژی مانگەکە he said to me پێی وتم Has your father ئایا باوکت got any money هیچ پارەی هەیە؟ ئەگەر بڵێ بە بەریتانی بیڵێ ئەڵێ Has your father got any money بەس بە ئەمریکی بڵێ Has your father got any money بەڵێ ئێستاکە ئینگلیزیەکەی بڵێ واتە من یەکەم جار کوردیەک بە تۆ ئەڵم تۆ لە دڵی خۆتە ئینگلیزیەکەی بڵێ یان بە دەنگی بەرز بڵێ باشترە پاشان گوێ بگرە لە من بزانە ڕاستت کردووە یان نە. بڵێ کاک و خاتوون چۆن بە ئینگلیزی ئەڵێ کاک و خاتوون. Mr. and Mrs. Mr. and Mrs. بە بەریتانی بڵێ ئەڵێ Mr. Mrs. بە ئەمریکی بڵێ ئەڵێ Mr. and Mrs. بڵێ کچ مەبەستم وشەی گێڵ نییە بڵێ گێرڵ مەبەستە هەر کچێ بێ نا باوکێک ماڵە ساڵی کچەکەی فڵان کەس لەویا ئەڵێن چی daughter یان دۆتە بەریتانیەکان ئەڵێن دۆت ئەمریکیەکان ئەڵێن چی daughter. بڵێ ناوی کارۆڵ بوو ناوی ئەو بۆ کچ ناوی ئەو. Her name was Carol. بڵێ 19 ساڵان 19 years old. بڵێ دایباب دایک و باوک. parent و زۆر جاریش ئێسێکی پێوەیە ئەڵێن parents. بڵێ لە دایرە office واتە دایرە. بڵێ ئەو گەیشت بە بڵێ لیقائی هەبوو چاوپێکەوتنی هەبوو گەیشت بە فڵان کەس. she met ئەو مەبەستم کچە she met. بڵێ پیاوی گەنج young man ئەوان ڕۆشتنە دەرەوە پێکەوە ڕۆشتنە دەرەوە. They went out together. بڵێ زۆر بە تەواوەتی زۆر. quite a lot بڵێ دوو جار دوو ئەڵێ تو بەڵام بڵێ دوو جار. twice بڵێ بەنیازم شوو بکەم بە جۆرج بەنیازم هاوسەرگیری بکەم لەگەڵ جۆرج. I'm going to marry George. بڵێ لێرە بوو دوێنێ ئەو لێرە بوو. He was here yesterday. بڵێ ئایا هیچ پارەی هەیە؟ Has he got any money? بڵێ پیاوان men بڵێ هەمووتان وەک یەکن. All of you are the same. بڵێ ئایا باوکت هیچ پارەی هەیە؟ Has your father got any money?
Has your father got any money? بەڵێ ئازیزان و خۆشەویستان هاتمە کۆتایی ئەموانەیە هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێ بەڕێزان بۆ ئەوەی کە بە دروستی فێری زمان ببن بۆ ئەوەی بە کاتێکی کەمتر بە زەحمەت و مانوبوونێکی کەمتر بە ڕێگایەکی دروست فێری زمان ببن من چەند مانگێک خۆمانوو کردووە کۆرسێکم ئامادە کردووە بۆ ئێوە کە هێشتا بە داشکاندنەوە لە سایتەکەمان ئامادێ و خەڵک بەشداری تێداکە و هیوادارم ئێوەش تێدا بەشداری بکەن بەشداریکردنتان ئەبێتە هۆی ئەوەی کە ئێوە لە ماوەیەکی کەمتر و بە هەوڵێکی کەمتر فێری زمان ببن هەر زمانێ بتانێ بە تایبەت زمانی ئینگلیزی چووکەوانێکی زۆری زمانی ئینگلیزی تایە بەڵام بەنسبەت پرۆژەکەی ئێمەوە ئەبێتە هۆی سەرکەوتنی پرۆژەکە چونکە کۆرسی زیاتر و باشترمان بەدەستەوەیە هیوای سەرکەوتنیش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستە